پێداچوونەوە بە گرنگترین ڕووداوەکان و نوێترین هەواڵ و راپۆرتەکانی ڕۆژ لەگەڵ ئێوە. ئەمڕۆ چوارشەمە هەفتەی پوشپەڕی ساڵی 2726 کوردیە و هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بمێننەوە. سلااف divê bernameyê de em nûçe û agahiyên herî dawî derbarê lûtkeya NATO û mijarên diniyên giring ji Amerîka, Kurdistan û cîhanê bo we pêşkêş dikin em hêvî dikin ku heta dawî hûn me re bimînin. Every one of them spoke for a little while. ترامپ هۆشداری دەداتە تاران و دەڵێ ئەم شەو بە توندی هێرش دەکەینە سەر ئێران. Lê kêleka civînên lûtkeya NATO serok Trump legel serokê demkiyê Sûriyê kom dibe. ترامپ دەڵێ ڕەنگە سەرکردە نوێەکانی ئێرانیش لە ناو ببرێن. Sendkam jî dibêje bêtirî 20 keştiyên deryayî yên şerên Amerîkî li seranserî avên herêmî li Rojhilata Navîn nûbedariyê dikin. دانالد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دوای لووتکەی ناتۆ سەبارەت بە ئێران وتی ئەوان سەرکردەیان هەبوو کە چی دیکە بوونیان نەماوە و ئیستەش کۆمەڵە سەرکردەیەکی دیکەیان هەیە کە ڕەنگە ئەوانیش لە ناو ببین. با پێکەوە بەشێک لە لێدوانەکانی سەرۆک ترامپ سەبارەت بە ئێران ببیستین. وەکو ئەزانن نرخی نەوت دابەزیوە و هەربێ بە نزمی ڕایگرین کە ئەمە ئەبواە پێش 47 ساڵ لەمە پێش لەگەڵ ئێرانا بکرایە و بە درێژایی ئەم چەند مانگی ئەوەڵی سەرۆکایەتیم و ئەمریکا کارێکی کردووە کە ئەو بودجەی کە بۆ بەرگیری تەرخان کراوە زۆرە و ئەو تەجهیزات و کەلوپەلانی کە هەیە مەسەگە سەری ڤێنزوێلا و ئێران کەیت سوپا و جێشی هەردوو وڵاتەکەمان بە چەند هەفتەیەک نەهێشت حتا هێزی بەحر هەموو پاپۆڕەکانی ئێران هەمووی غەرق کرا سەتاها تاریان هەیە هیچی نەماوە هەمووی سوتاوە لە ناوبران و جیهازی ڕاداریان هەمووی لە ناوبراوە سەرکردەکانیان هەمووی کوژراوە و توانای شەڕکردنیان نەهێڵراوە بس چەند ساڵ و خەیان ماوە و چەندەها قاعدەیەکیان هەیە کە سەرۆک ترامپ هەروەها لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بە خولێکی نوێی ململانەی نێوان ئەمریکا و ئێران وتی پێم وانە شەڕێکی دیکە دەست پێ بکاتەوە دەڵێ کاتێک ئەوان هێرش دەکەن ئێمەش هێرش دەکەینەوە و لێیان دەدەین و هەرچێکیش ڕوو بدا زۆر بە خێرایی کۆتایی دێدانڵد ترامپ لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەیدا هەروەها دووپاتی کردەوە کە ئێران نابێتە خاوەنی چەکی ئەتۆمی وتیشی ئەوان دەیانەوێ ڕێکەوتنێک بکەن بەڵام ناتوانن ئەو کارە بکەن و لە بری ئەوە ڕێکەوتن بکەن دەچن شەوانە تەقەلە کە شتێکان دەکەن. هەر سەبارەت بە گرژیەکانی نێوان تاران و واشنگتۆن دوایین لێدوانەکانی دانۆڵد ترامپ سەبارەت بە ئێران جارێکی دیکە بووەتە جێگای سەرنجی هەموو لایەک. سەرۆکی ئەمریکا ڕایگەیاندووە دووبارە هەنگاوی سەربازی لە دژی ئێران دەگرنە بەر. ئەم لێدوانانە لە کاتێکدا یەکە قسە و باسەکان سەبارەت بە داهاتووی پەیوەندیەکانی تاران و واشنگتۆن بەردەوامن و هێشتاش بە گومانەوە سەیری ئەو پەیوەندیە دەکرێت. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە و دوایین کاردانەوەکانی کۆشکی سپی لەگەڵ هاوکارم هیوا سەلام پایامێری کۆشکی سپی قسە دەکەین. هیوا ئەگەر بمانەوێت سەرنج لە سەر جەوهەری وتارەکەی ترامپ ینی سەرنجمان بخەینە سەر جەوهەری وتارەکەی گرنگترین خاڵ و پەیامەکانی لێدوانەکەی سەرۆک ترامپ چی بوو سەبارەت بە ئێران؟ سڵاو بەفراو لە ئەمڕۆدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا چەندین کۆبوونەوەی زۆر گرنگی هەبوو لەگەڵ هەموو سەرکردەکان لە کۆبوونەوەی هاوبەش بەشدار بوو هەروەها لەگەڵ چەند سەرکردەیەکی وڵاتان لەوانە ڤلادیمیر زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا ئەحمەد شەرع سەرۆکی سووریا هەروەها مارک ڕوتە سکرتێری گشتی ناتۆ کۆبوونەوەی تایبەتی هەبوو لە هەموو ئەو بابەتانە بابەتی سەرەکی کە دۆناڵد ترامپ باسی کرد بابەتی ئێران بوو وەکو دوێنێ شەو ئێران بۆردومان کرا و دۆناڵد ترامپ جەختی لەسەر ئەوە کردەوە کە ئێرانیەکان ساختەچین و پابەندی بەڵێنەکانی خۆیان نین بۆیە ئەم شەویش دووبارە بۆردومانیان دەکەنەوە. فەرمونون بە گوێ لە بەشێک لە قسەکانی دۆناڵد ترامپ لەوبارەیەوە بگرین.
ئەوان زۆر بەخراپی هەڵسو کەوت دەکەن و لە 47 ساڵی ڕابردووشدا هەروایان کردووە 1-2 درۆن و موشکیان هاویشت بۆ کەشتیەکان کە بە قانونی لە گەڕووی هورمزن لە بەرامبەردا شەوی ڕابردوو زۆر بە باشی بردومانمان کردن لەوانەیە ئەم شەویش لیان بدەینەوە من وا ئاگاداریان دەکەمەوە کە ئەم شەویش لیان دەدەینەوە با ببینین چی ڕوودەدات من هیچ لە وەزع ڕازی نیم ئامانجی شەڕەکەدا ماڵینی ئەتۆم بوو لە ئێران نەگۆڕینی ڕژیمەکەیان هەرچەندە ڕژیمەکەشمان گۆڕیوە بەرەو پێشچوونی زۆرمان لە گفتوگەکان بەدەستهێناوە بەڵام کاتێک لە ژووری کۆبوونەوە دێنە دەرێ لە بەردەم ڕاگەیاندن دەست بە درۆ دەلەسە دەکەن و دەڵێن بەهاسی ئەو شتانەمان نەکردووە ئەوانە دەبەنگن و کێشە لە عەقڵیاندا هەیە بۆ ماوەی 47 ساڵە خەڵکی ڕۆژەڵاتی ناوەڕاست تەراسان دەکەن ناهێڵم هیچی دیکە بەردەوام بن و ناشهێڵم دەستیان بگاتە ئەتۆم لە بەرامبەر ئەو بێبەڵێنیی ئێرانیەکان هەروەکو دۆناڵد ترامپ باسی کرد ئاماژەی بەوەدا کە هیچی تر دۆناڵد ترامپ خودی سەرۆکی ئەمریکا قەناعەتی بە ئێرانیەکان نەماوە قەناعەتی بە قسەکانیان نەماوە هەروەک گوێتان لێبوو چونکە ئەو قسانەی کە لە کۆبوونەوەکان دەیکەن لە دەرەوە قسەیەکی دیکە بۆ میدیاکان دەکەن بۆیە بە جۆرێک لە جۆرەکان ئاماژەی بەوە کرد کە سوپای ئەمریکا هەمان ئەو تاکتیکە بەکاردێنێت کە لە دژی بەلەمی دەرمانفرۆژەکان لێرە لەو زەریانەی لە چواردەوری ئەمریکا کە لە دژی کەسانی دەرمانفرۆژە و کەسانەی کە دانەوێت تریاک و مادەی هۆشبەر داخلی ئەمریکا بکەن هەمان تاکتیک لە دژی ئەو بەلەمە بچووکانەی ئێران بەکاردێنێت کە لە گەروی هورمز بەکاریان دێنن هەروەها ئاماژەی بەوەش کرد کە دوێنێ شەو خودی دۆناڵد ترامپ بۆ خۆی نەیهێشتووە کە بۆڕیە نەوتیەکانی ئێران لە گەروی خارک بکرێنە ئامان چونکە وەکو ئاماژەی پێدا ئامانجی ئەوە نییە سەرچاوە مرۆیەکانی ئێران لە ناو ببات ئەگەر ناچاری نەکەن هەروەها ئاماژەی بەوە کرد کە دەشێت لە هەر دەمو ساتێکدا ئەو بەشەی کە ناو دەبرێت بە خارک کۆنتترۆلی بکەن لەلایەن ئەمریکاوە دەیانویست سیستەمی ڕاداری دروست بکەن و 60% دروست کرده بوو هەمووی مانوێران کرد و ئێستا دەبێت سەر لە نوێ دەست پێ بکەنەوە جا هەتا ئێستا هێزی تەواوەتی خۆمان بەکار نەهێناوە ئەگەر بمانەوێت لە بەرزترین ئاستلیان بدەین تەنیا بە یەک ڕۆژ هەرچی پرد هەیە لە ئێران تەختی زەوی دەکەین و ناشتوانن هیچ بکەن جا من نامەوێت سەرچاوەکانی کارەبایان لەناو ببەم خۆ ئەگەر ناچارم بکەن هەمووی لەناو دەبین سیستەمی پاکردنەوەی ئاویان هەیە و ناچارم بکەن خاپوری دەکەم هەرچەندە حەزم لەوەیان نییە و نامەوێت وا بکەم شەوی ڕابردوو لە دوورگەی خارگماندا گوتم لە سەرچاونەوتیەکان مەدەن چونکە لەوانەیە دوورگەی خارگ کۆنتترۆل بکەین و ناشتوانن هیچ کاردانەوەیەکیان هەبێت ترامپ ڕایگەیان کە سەرسامە بۆ شێوازی هەڵسوکەوتەی ئێرانیەکان کە چەند درۆنێک دەنێرن یان چەند بەلەمێکی بۆم ڕێژکراو دەنێرن و لە بەرامبەردا هێزەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێرشەکانیان پوچەڵ دەکاتەوە و بە دەیان جار بەهێزتر لە ناوخۆی ئێران دەدا ئەو بە جۆرێک لە گەمژەی و دەبەنگی ناوزەند کردو بە دووری نەزانی کە هێرشەکان بەردەوام بن هەتا کۆتایی بە ڕژێمەکە دێنن هەرچەندە لە سەرەتادا ئەوە ئامانجەکە نەبووە. هیوا سەلام پایامنێری کۆشکی سپی سپاس بۆ زانیاریەکانت هیوا. بەری دۆرە دەمژمێرێکی گەلی بینەران سەرۆکی ئەمریکی دانالد ترامپ ئاخافتنا خۆ لە کۆنفرانسەکە ڕۆژنامەوانی دە بداوی کرد و پێی ڕژی داوی لە بەشداریە خۆ لە هەلجڤینە ناتۆی لە ئەنقەرەیانی نەهاژی ئەم دچن ور ئەم دچن ئەنقەرە جەم هەفکاری خۆ شەپۆل عەباسی کۆ باوەکی زیندی مەڕێ شەپۆل بخێر هاتی سەرۆک ترامپ و شاندا ئەمریکی ئیرۆ هەفدیتن و چ چالێکی هەبوون. سپاس سیروان. سیروان پرزیدنت ترامپ لە بەیانیەوە یەک دوو چاو پێکەوتنی هەبوو لەگەڵ ولادیمیر زێلێنسکی سەرۆک کۆماری ئۆکراین لەوێدا جەختی لەسەرەوە کردەوە کە شەری ئۆکراین دەبێت کۆتایی پێبێ رووسیەش دەبێ ئامادە بێ بۆ ئاشتی و بەردەوامبوونی گفتگۆ لە بۆ تەواوکردنی ئەو شەڕە هەروەها ئاماژەی بەوەش کرد هیچ کامەیان لە زێلێنسکی و پوتین تا ئەو ڕادەیە وەکو ئەوڕۆ ئامادە نەبوون بۆ وتوێژ هەموو بەستەرە
سەبارەتەکانیش هەیە بۆ وتوێژ و گفتەکۆ و کۆتایی هێنان بۆ شەڕە بەڵام دەبێ هەردوو لە ئامادە بن هەروەها سەبارەت بە ئۆکراین ئاماژەی بەوەش کرد کە زۆر پێم خۆشە بچمە ئۆکراین ببینم بەڵام هەتاکو ئەو درۆنانە لەسەر ئاسمانی کیف بێ ئەمن ناتوانم سەردانی وێ بکەم ئاماژەی بەوەش کرد سەرۆکی رووسیا کوتوویەتی بۆ بەردەوامبوونی گفتوگۆکان دەبێ بێنە رووسیا بەڵام پرزیدنت ترامپ ئەوەشی ڕەت کردبووە کە ئەوێ شوێنێکی باش نییە بۆ دانوستاندن و گفتمان هەروەها ئاماژەی بەوە کرد کە دەبێ هێزی نیزامی ئوکراین بەقووەتر بێ و ناتۆژ لەو ڕێدا بەردەوام دەبێ و یارمەتیدەری ئوکراین دەبێ بتوانێت هێزی باشی هەبێ بۆ بەرگری لە خۆی لە بەرامبەر بە رووسیا هەروەها پرزیدنت ترامپ لەگەڵ ئەحمەد الشەر ڕێبەری سووریەش کۆبەوە لەوێشدا جەختی لەوە کردەوە کە سزاکان و گەمارۆکانی سووریا هەڵدەگرێ هەروەها ئەوی وەکو پیاوێکی زۆر باش و هێز بەهێز ناساند لەبەرەوەی کە توانیوێتی وڵاتەکەی بەهێز و یەکپارچە ڕابگرێ و لە بەرامبەر هەموو کێشەکان و سەختیەکان و ئەو خەتەرە ئەمنیانەی کە لە سووریە هەیە بتوانێت ئەو وڵاتە تا ئێستا بەباشی بپارێزیە هەروەها لە کۆبوونەوەکەی خۆی پرزیدنت ترامپ لەگەڵ مارک ڕۆتێ لەوێشدا دیسان باسی ئێرانی کرد کە ئەو ڕێکەوتنەی کە کرابوو لەگەڵ ئێران بۆ ڕاگررتنی شەڕ بە تەواوی کۆتایی پێهێنا و لەوێدا ئاماژەی پێکرد ئیدی لەگەڵ ئێران گفتوگۆمان نابێ دەچینە سەر کاناڵی گەمارۆ و گوشاری زۆرتری سیاسی و نظامی بۆ سەر ئێران بۆی کە بتوانێت بێتەوە سەرخەت هەروەها گوتیشی کە دەرکەی گفتوگو بە تەواوی نەبەستراوە بەڵام ئەوە گرێدراوە بە ڕەفتار و شێوەی سیاسەتی ئێران لە بەرامبەر ئەمریکا و لە بەرامبەر وڵاتەکانی دیکەی ناوچەکە لە شەپۆل پشتی بەداویبوون ئالوودکای ناتۆ پلانە سەرۆک ترامپ چییە نەها ئەلان شەوە کۆتایی هاتووە سیروان دانیشتنی ناتۆ لە 2026 لە ئەنکارا کۆتایی پێهات هەموو ڕۆژنامەکان لێرە کۆیان کردەوە و ڕۆیشتنەوە و پرزیدنت ترامپیش پێم وابێ تا دەڕۆ بەرە واشنگتۆن و ناتۆژ بەیانەیەکی دەرکرد لەوێدا چەند خاڵێکی ئاماژە بەوە کرد کە گرنگترینیان خاڵی پێنجمە کە ئەگەر ئەندامێک تووشی خەتەر بوو ئەندامەکانی دیکە دەبێ پاڵپشتی بن هەروەها جەختیان لەسەر زیادکردنی بودجەی ناتۆ کرد بۆ گەشەدانی کاروباری سیاسی و نظامی و هەروەها تەکنۆلۆژیا و ژیری دەستکرد بۆی کە بتوانن ئەمنیەت و ئاسایشی خاکی ئەوروپا بپارێزن و بتوانن داهاتوویەکی باشتر بۆ وڵاتەکە و خەڵکی وڵاتەکان بەجێبێنن بەێ ڕاستیژی هەژمارەکە هەفدیتنین گرنگ ژعالیە سەرۆک ترامپ و شاندا ئەمریکی و لەور لەێ هەلجڤینە ناتۆ هاکردن لە دناو دەژی لەگەل سەرۆکن وڵاتی دن کۆنە ئەندامی ناتۆنە شەپۆل عباسی گەلە سپاس بۆ ڤان راپۆرتێتە ژدۆ حتا ئیرۆتە بۆ مەتشان بەڵێ سیروان پەکێجێکیشمان هەیە راپۆرتێک لەسەر لە ماوەی 21 دەزانی ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا و دوای هێرشی ئێران بۆ سەر چەندین کەشتی لە تەنگەی هۆرمۆز و دواتریش وەڵام و بەرپەشدانەوەی ئەمریکا ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران جارێکی تر بەرزتر بووەتەوە و دەوترێ هەر جۆرە ئاڵۆزیەکیش لە تەنگەی هۆرمۆز کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر ئەو تەنگەیە کە یەکێکە لە گرنگترین ڕێگاکانی گواستنەوەی وزەی جیهانی راپۆرتێکی هاوکارم هاوژین عەبدوڕەحمان ئامادەی کردووە با پێکەوە لەسەرم بابەتە ئەو راپۆرتە ببینین. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران جارێکی تر چوونەتە قۆناغێکی هەستیار دوای ئەوەی کەشتێکی گواستنەوەی گازی سروشتی قەتەری لە نزیک تەنگەی هۆرموز بووە ئامانجی هێرشێک. لە وەڵامدا واشنگتن هێرشە سەربازیەکانی دژ بە ئامانجەکانی ئێران دووبارە دەست پێکردەوە و هەروەها ئەو مۆڵەتەی هەڵوەشاندەوە کە بە ئێرانی ڕێگە دەدات نەوت بفرۆشێت. To me, I think it's over.
بۆ من پێم وایە کۆتایی پێهاتووە ئیتر نامەوێت مامەڵەیان لەگەڵ بکەم. ئەوان زبڵن، دەزانی زبڵ چییە؟ ئەوان زبڵن، ئەوان کەسانی نەخۆشن، ئەوان لەلایەن کەسانی نەخۆشەوە سەرکردایەتی دەکرێن. ئەوان کەسانی خراپ و تونند و تیژن. ئەگەر چەکی ئەتۆمیان هەبوایە ئەوە بەکاریان دەهێنا. ئەوەندەی پەیوەندی بەمنەوە هەیە کۆتایی هاتووە. یەکێک لە گرنگترین بابەتەکانی گفتوگۆکان ئازادی هاتوچۆ و ئازادی تێپەڕبوونی تەنگەی هۆرموز بووە. ئەم ڕێگە ئاویە یەکێکە لە گرنگترین ڕێگەکانی گواستنەوەی نەوت و گازی سروشتی بۆ جیهان. بۆ ئەمریکا و هاوپەیمانانی ڕۆژئاوا پاراستنی ئازادی هاتوچۆی کەشتێ بازرگانیەکان هێڵێکی سوورە. ئەگەر ئێران هەوڵ بدات سنوورداری یان کۆنتترۆلی ئەو هاتوچۆیە بکات، ئەوە ئەو بابەتە دەتوانێت ببێتە خاڵێکی چارەنووساز و تەنانەت هۆکاری تێکچوونی تەواوی ڕێکەوتنی نێوان دوو وڵاتەکە. پێم وایە زۆر پێویست بوو، چونکە کاتێک ئاگربەست هەیە و ئێران لە بنەڕەتدا ئاگربەستەکە پێشێل دەکات و بینیمان دوێنێ چی ڕوویدا لەگەڵ ئەو هێرشانەی کرانە سەرکەشتەکان. پێم وایە بە تەواوی گرنگە کە ئەمریکا کاردانەوەیەکی بەهێزی هەبێت. هەروەها چاوەڕوانی ئەوە دەکەم هاوپەیمانان ئەمڕۆ تاوتوێ ئێران بکەن. پێشبینی دەکەم ئەمڕۆ هاوپەیمانان دووپاتی بکەنەوە کە ئێران هەرگیز و هەرگیز نابێت دەستی بە توانای ئەتۆمی بگات. دووەمیش بنەمای ئازادی هاتوچۆی دەریایی، واتە ئەوەی گەروی هورمز بە تەواوی بکرێتەوە. زۆر گرنگە بۆ هەموو 32 ئەندامی هاوپەیمانی ناتۆ. ئەم ڕووداوانە تا ئێستا گەورەترین بەرزبوونەوەی ئاڵۆزیەکانە لە دوای ئەوەی یاداشتی لێ تێگەشتن لە نێوان واشنگتن و تاران واژۆ کراوە. هەرچەندە سەرۆک ترامپ ڕەتی نەکردەوە کە وتوێژەکان بەردەوام دەکەن، بەڵام ئەم هێرشانە گومانیان لەسەر داهاتووی ڕێکەوتنەکە زیاد کردووە. بەردەوام سەر پێشکەشکردنا vê bernameya zindîj dengê Amerîka li Washington hevdem li gel hilcevîna NATOyê li Enqera Wezîrê Derve yê Amerîka Marco Rubio li Tirkiye çend hevdîtin encam dan. Niha jî em diçin cem hevkarê me Soran Xatirî ji Wezareta Derve. Soran, hûrgiliyên dawiyên derbarê serdana Rubio hevdîtinê wî li wir çi ne? سیروان ڕۆژی چوارشەمە لە دووهەمین ڕۆژی لووتکەی ناتۆدا مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لەگەڵ ئەحمەد شەرع سەرۆکۆماری کاتی سووریا کۆبوونەوە. لە ئەم کۆبوونەوەیدا سەرۆکی ئەمریکا وتی کە ئەحمەد شەرع سووریای گۆڕیوە، گۆڕانکاریی زۆری لەناو سووریادا کردووە. ئەوتی سووریا لە کاتی لە زەمەنی بەشار ئەسەددا وێرانە و مەترسیدار بوو، بەڵام ئێستا وان نەماوە. سەرۆک ترامپ وتی کە ئەو گەمارەوەکانی سەر سووریای لا بردووە، ئەگەریشی هەیە کە ئەو وڵاتە لە لیستی وڵاتانی پاڵپشتیکاری تێرۆر لا ببا. دۆناڵد ترامپ لەسەر پرسی گروپی تێرۆریستی حیزبۆڵا قسەی کردوتی لەسەر ئەو پرسە ئەگەری هەیە کە سووریا یارمەتی ئەمریکا بدا لەسەر ئەم بابەتەش پێشکەوتن هەبووە. هەر لەم دیدارەدا مارکۆ ڕۆبیۆ لەسەر لوبنان و ئیسرائیل قسەی کرد، لەسەر دانووسانەکانی ئەو دوو وڵاتە قسەی کردوتی کە پاش ساڵانێکی زۆر ئەو دوو وڵاتە ئێستا لە یەک نزیک بوونەتەوە خەریکی دانووسانن. باسی لەوە کرد کە ئامانجی کۆتایی دانووسانەکان ئەوەیە کە دوو وڵاتەکە بگەن بە ئاشتی و ئیسرائیل لە باشووری لوبنان بکێشێتەوە، بەڵام هێشتان ئیسرائیل هەر نیگەرانی ئەمنیەتی خۆی لە باشووری لوبنان لەسەر باشووری لوبنان هەر ماوە. وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەراوێزی ئەم لووتکەیە لە ڕۆژی یەکەمی ئەم لووتکەیە لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی ناتۆ لەگەڵ وەزیرانی دەرەوەی چوار وڵاتی کەندا و کۆبووەوە. بەحرین، کۆیت، قەتەر و ئیمارات لە ئەم کۆبوونەوە بەشدار بوون کە پرسی کەندا و پرسی تەنگەی هۆرمۆز پرسی سەرەکی لە ئەم کۆبوونەوەیە بوو. بەپێی هەواڵەکان لەم دیداردا لەسەر زۆربوونی گرژیەکان لە کەندا و هەروەها هێرشەکان لەسەر بۆ سەرکەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز و چۆنیەتی دابینکردن و دەست بەسەرکردنی ئاسایشی کەشتیوانی لە ئەم ڕێڕەوە ئاویە نێودەوڵەتیەدا باس کراوە. ئەم کۆبوونەوەیە گرنگیەکەی لەوەدایە کە لە چوارچێوەی کۆبوونەوەی دەستپێشخەری ناتۆ لەگەڵ وڵاتانی کەنداو بووە. دەستپێشخەری هاوکاری ئیستانبول هاوبەشێکی ناتۆیە کە لە ساڵ 2004 دامەزراوە. ئامانجی سەرەکەشی ئەوەیە کە پەیوەندیەکانی ئاسایشی و هەروە سەربازی و ئەمنی لەگەڵ لە نێوان ناتۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست خوڵتر بکاتەوە، زیادی بکات بێ ئەوەی کە ڕێگە خۆش بکرێ بۆ ئەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە بڕۆنە ناو ناتۆەوە.
بله سوران گلک سپاس بو وان نو چو پیزانین تا سونان خاطریج وزارت دروی امریکا مربو دانالد ترامپ ئامادەی خۆی بۆ تاوتوێکردنی گەڕانەوەی تورکیا بۆ بەرنامەی فڕۆکەی جەنگی F-35 ڕاگەیاندووە و ئەم پرسەش لە کۆنگرسی ئەمریکا بووەتە شوێنی موناقشە. ئەمریکا کاردانەوەیەکی جیاوازی لە ناو کۆنگرسا لێ کەوتووەتەوە. ژمارێک لە ئەندامانی کۆنگرس هێشتا دژی گەڕانەوەی تورکیان بۆ بەرنامەی F-35 و پێیان وایە هێشتا ئاستەنگەکانی ڕابردوو وەک خۆی ماوەتەوە. هەروەها لە بەرامبەردا گروپێکی دیکەش لە دوانەکانی سەرۆک ترامپ بە نیشانەی کرانەوەی دەرگای گفتوگۆیە و ئەگەری پێداچوونەوە بە پەیوەندی بەرگریەکانی واشنگتۆن و ئەنکەرە بە گرنگ دەزانن. بۆ زانیاری لەسەر ئەم بابەتە دەڕۆینە لای مەریوان حەمە پایامنێری کۆنگرس پایامنێر دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان، ئەندامانی کۆنگرس هەڵوێستیان چییە سەبارەت بە وتەکانی سەرۆک ترامپ؟ بەڵێ ئەوەی جێ سەرنجە لە ماوەی چەند سەعاتی ڕابردووە بە هەڵوێستەکان هەنێ جیاوازی تایە. هەڵوێستەکانی ئەندامانی کۆنگرێز بە شێوەیەکی گشتی نەرێنی نین و لە ماوەی چەند سەعاتی ڕابردووە بە تایبەتی لەلایەنەوە ئەندامانەی کۆنگرێسەوە کە بەشداری کۆبوونەوەکانی لووتکەی ناتۆیان کردووە بە هۆشیاریەوە پێشوازی لەو ڕێگە چارەیەکەن. بۆ نمونە یەکێک لە ئەندامەکانی کۆنگرێس مایک ترنەر ئەڵێت لە ڕاگەیاندنێکە لە تۆڕی سۆشیاڵی ئەکس بڵاوی کردوێتەوەڵێ ئەو وردەکاریانەی کە تا ئێستا من بیستومە لە ئیدارەی ترامپ وردەکاریەکن جێی دڵخۆشین. و سیناتۆر لینزی گراهام کە یەکێکە لە سیناتۆرە بەهێزەکان لە پارتی کۆماری ئەویش لە دوانێکە ڕاگەیان ئەڵێ من ئامادەم کراوەم بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە، بەڵام دان بەوەدانێک کە هەنێ بەرهەڵسکاری لەوەجە لە کۆنگرێسا هەبێ. یەکێکی تر لە دەنگە زۆر گرنگەکان لەسەر ئەم بابەتە بریتیە لە سیناتۆر جین شاهین کە ئەندامێکی باڵای لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی ئەنجومەنی سیناتە و ئەویش بەشداری لە کۆبوونەوەکانی لووتکەی ناتۆ دەکات. ئەڵێ ئەو پێی خۆشە و ئامادەیە بزانێت چییە بێ و چی ڕۆیە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەڵێ ئەگەر ڕێگە چارەیەک هەبێت بۆ ئەوەی کە تورکیا بگەڕێتەوە ناو بەرنامەکە بەو مەرجەی تورکیا مەرجەکانی ئەمریکا مەرجەکانی کۆنگرێس قبول کا کە بریتیە لەوەی بە تەواوەتی دەستبەرداری سیستەمی بەرگری موشکی S-400 رووسی بێت. ئەوە پێیان خۆش ڕێگەچارێک بۆ بابەتە بدۆزنەوە. بۆیە بە شێوەیەکی گشتی هەڵوێستەکان هەنێک گۆڕانی ئیجابی بەسەرە هاتووە. ئێستا هەمووی دوژنین، بەڵکو لەوەیەن کە کەوتوتە وەکو بڵین لای کۆنگرێس ئەوان بەشێکە بن لەم پرۆسەیە کە ئەیانوێ بزانن وردەکاری هێنانەوەی تورکیا چۆنە بێ بۆ ناو بەرنامەکە. مەریوان، بە دەقیقی نیگەرانیەکانی ئەندامانی کۆنگرس چییە لەمەڕ هاتنەوەی تورکیا بۆ ناو بەرنامەی F-35؟ گرنگترینیان بریتیە لە هۆکاری تەکنیکیە کە لە ساڵی 2007 یەکەم جار تورکیا سیستەمی بەرگری موشکی S-400 رووسی کڕی. ئەم سیستەمە ئەندامانی کۆنگرێس زۆر ترسیان هەیە لەوەی کە لە ڕێ ئەم سیستەمەوە رووسیا بتوانێت زانیاری نهێنی و هەستیار سەبارەت بە تەکنۆلۆژیای فڕۆکەی F-35 بەدەست بێنێ. بۆیە ئەندامانی کۆنگرێس بە پێی یاسا ئەوەیان سەپاندووە لە یاسایە هاتووە کە تورکیا ناتوانێت بگەڕێتەوە ناو ئەم پرۆگرامە ئەم بەرنمەیە هەتا بە تەواوی دەستبەرداری ئەو سیستەمە نەبێت. ئێستا کە سەرۆک ترامپ ئاماژەی بەوە کردووە کە ئەو بابەتە لە بەرچاوە گرێت بۆ گەڕانەوەی تورکیا بۆ ناو بەرنامەکە. کۆنگرێس ئەوێ بزانێت هەنگاوەکانی تورکیا چییە کە بیسەلمێنێت کە بە تەواوەتی دەستبەرداری ئەو سیستەمە بێت پاشان بگەڕێتەوە ناو بەرنامەکە. مەریوان حەمە پایامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس سپاس بۆ زانیاریەکانت.
بله سروک امریکا دونالد ترامپ ایرو چهارشنبه د چارچوبه هلجوینا ناتو د انقره هفدیتنک لګل سروک دمکی سوری احمد الشرع کر سروک ترامپ دما هفدیتنه د دیار کر کو روشا سوریه آرام بو یو همو جزاین لسروی ولاتی هاتن راکرن ترامپ هروها آنی زمان کو د به سوریه جلیسته ولاتین پشگیریا ترور دکن بدرخستن سەرۆکە شەرعی سووریا کە کارێکی باشی کردووە لە یەک خستنەوەی سووریا هەر بێسەروبەرە بوو وێران بوو بەوەی کە ڕوویدا لەگەڵ حکوومەتی پێشوە کە شوێنێکی زۆر مەترسیدار بوو بەڵام ئێستەوە یەکە گرێتەوە کارێکی زۆر باشی کردەوە خەڵک باسیەکەن. بله سروک امریکا هروها گوت کو سروک دمکی سوری احمد الشرع دکاره د پرزگریکا اسرائیل و شر لدجی حزب الله دجی ببا آلی کار. دوای هێرشی ئێران بۆ سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز و بەرپەرشدانەوەی ئەمریکا گرژیەکانی نێوان تاران و واشنگتۆن تا دەڕوات بەرز دەبێتەوە بۆ ئەوەی بزانین پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات لە دوای ڕێکەوتن لەسەر یاداشنامەی لە یەکتێگەیشتن چۆن جارێکی تر گەیشتوەتەوە ئەم ئاستا. هاوکارم ئارەش ساڵح لە ستودیۆ لەگەڵمانە بۆ ئەوەی پێمان بڵێ گرنگترین ڕووداوەکان چی بوون کە ڕەوتی پەیوەندیەکانی تاران و واشنگتۆیان گەیاندوەتە ئەمڕۆ. ئارەش فەرموو. بەڵێ بەفراوە هەروە کاگەداری سەرۆک ترامپ ئەمڕۆ ڕەشەی کردووە و دەڵێت بە ئەگەری زۆر هێرش دەکەنەوە سەر ئێران ئەو هەروەوتی لە ڕوانگەیەوە ئەو یادداشتە مردووە بەڵام ئەو ڕووداوانە چین کە لە دوێنێ بدۆخەکان گەیاندە لووتکە بە هەر لە خودی یادداشتەکەەوە دەست پێ بکەین. هەفتەی شەش دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتی یەکگرتووەکانی ئەمریکا دوای خوانێک لە کاخی ڤێرسای بە میوانداری ئەمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا یادداشتی لێک تێکگەیشتنی واژۆ کرد. دوای ئەوە لە 18/6/2026 مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران یادداشتی تێگەیشتنەکەی واژۆ کرد و لێرەوە بەدواوە ئیتر لە دوای ئەم واژۆکردنی پزیشکیانەوە لێدانی کاتژمێر بۆ ماوەی 60 ڕۆژەکە کە دیاری کرابوو دەستی پێکرد کە تا قرار بوو تا ماوەیەکی تر بەردەوام بێت ئەو لێدانی کاتژمێرە لە 21 و 22/6 بەڵام کۆبوونەوەی ڕاستە و خۆی ئێران و ئەمریکا بەڕێوە چوو لە سویسراکە وەکو یەکەمین کۆبوونەوە بۆ ئەو مەبەستە دیاری کرابوو بۆ ئەوەی یادداشت لێگەیشتنەکە بگەن بە ئامانج 22/6 مۆڵەتی فرۆشتنی نەوت دوای ئەو کۆبوونەوە بۆ ئێران دراکە لە ئاکامیەوەدا یەتوانیم نەوت بفرۆشێت. دوای ئەوە لە 25/6 هێرشەکان لە تەنگەی هۆرمۆز دەستیان پێکرد و ئێران هێرشی کردە سەر بەفڕۆکەی بێفڕۆکەوان هێرشی کردە سەر کەشتیەک لە 26/6 ئەمریکا وەڵامی ئەو هێرشەی دایەوە هێرشی کردە سەر ناوچەکانی باشووری ئێران لەوێ وەڵامی هێرشەکەی دایەوە لە 30/6 گفتوگۆی تەکنیکی لە قەتەر بەڕێوە چوو سەرەتا وتیان گفتوەکان بەڕێوە ناچێت دواتر وتیان بەڕێوە دەچێەوە لە ئاکامدا بەڵێنەکانیان بەڕێوە برد. هەینی 3/7 دەرکەوتنی سەرۆکی سوپای پاسداران بوو یەکەم جار دوای چەند مانگ ئەحمەد وەحیدی دەرکەوت 4/7 دوای دەرکەوتنە ئەگەری چوونی نەتانیاهۆ بۆ ئەمریکا هاتە ئاراوە لەسەر میدیاکان و باسی لێوە کراکە ئەگەری زۆرەکە نەتانیاهۆ بچێت بۆ ئەمریکا. دوایەوە لە 6/7 هێرش بۆ بەلەمێکی لە نزیکی دەریای عومان بەلەمێکی عەرەبستانی کرا بوورە قەتەری. دوایەوە 7/7 هێرش بۆ سەروەدیان کە ئەمجار بەلەمێکی عەرەبستانی بوو لە کاتی تێپەڕین لە کەتەنگەی هۆرمۆز کرایە ئامانج و زیانی پێگەیشت. لە 7/7 2026 تانکرێک لە تەنگەی هۆرمۆز بە درۆن کرایە ئامانج زیانێکی کەم بە پێکاتی کەشتیەکە گەیشت هیچ قوربانیەکی نەبوو. لە 7/7 دوای نوێبوونەوەی هێرشەکان بۆ سەرکەشتی بازرگانیەکان تەنگەی هۆرمۆز مۆڵەتی فرۆشتنی نەوت لەلایەن ئەمریکاوە هەڵوەشێنرایەوە و ئیتر ڕێگەیان پێ نەدرا نەوت بفرۆشن. 8/7 کۆمەڵێک کەشتی کە بەرەو تەنگەکە داهاتن یا لە تەنگەکە دەگەڕانەوە پێشیان پێگیرا نەیانتوانی بەردەوام بن و گەڕانەوە بۆ شوێنی خۆیان. 8/7 دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە ڕێکەوتنی کاتی کۆتایی پێهاتووە و هێرش دەکرێتە سەر ئێران. بەڵێ بەفراو دەگەڕمەش بۆ زانیاریەکان تو ئامادەبوونت. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا.
لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان نەرینێن جیاواز لە دۆر ڕوودانە خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا نوچەیەن واشنگتۆن بلەز و هورگیلی دگهینن وە دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە هەرچەندێ هەلجڤینا ناتۆیە بگرانی لەسەر مژارن ئەولەهی و بەرەڤانیە بەژی پسپۆر دەبێژن و هەلجڤین دەکارە باندۆرێ لەسەر نیقاشن دەردۆرا پرزگرێکا کورد جی بکە ئەو هەروها دەبێژن و بێی چارەسەرکردنا ناکۆکیên سیاسی و نژادی یەن دەمدرێژ زەحمەتە ئارامیە هەرێمی بە تەواهی پێک وەرە پەیامنێرێ مە لە ئەنقەرە ئەیوب دەمیر ئەو راپۆرت شاندیە 32 سەرۆکên dewlet û hikûmetan di 36mîn lûtkeya NATOyê da li Enqerê hatin bahev. Di civînê de ewlêkarî û parastin wek mijara sereke derket pêş. Lêkolvan Mehmet Bayrak civîna NATOyê ji dengê Amerîkayê ra nîrxand. Bayrak diyar kir ku NATO di dema şerê sar da rolek bîst. Lê lûtkeya Enqerê bi vê nevê NATOyê wê ber bi rêyeka nû bibe. Li gor Bayrak tiştê herî giring ew e ku ev civîn Tirkiye têxe nav xeta demokratîk. NATO sürecine girildi. Dema di sala 1949 da pêvajoya NATOyê dest pê kir. Tirkiye jî ji bo beşdarbûna di nav sistema xwe da hin guherandin kir û derbasî sistema pir partîbûnê bû û mecbûr ma berê xwe da Rojava. Devletên Rojavayê NATOyê demokratîk bûn. Lê mixabin Tirkiye ji vî gelek dûr bû. Li gor Bayrak tiştê ku pêşiya Tirkiye veke çareserkirina pirsgirêka Kurd e. Ew dibêje heke Tirkiye di vî warî da gav bavêje pêkane qîmeta wî di nav NATOyê da zêde bibe. Avrupa ülkelerinde dediğim gibi NATO'ya olan ülkelerin tümü Piştî şerê cihana duyemîn welatên Rojava xwe nû kirin. Lê mixabin Tirkiye di ciyê xwe de ma û pirsgirêkên hûndirin çareser nekir. Ji ber vî jê pirsgirêka Kurd her gav li pêşiya Tirkiye bû astengekê mezin û welatên NATOyê jê bi dudulî nêzîkê Tirkiye bûn. Heke Tirkiye vê pirsgirêkê çareser neke, ev xetere dîsa li pêşiya Tirkiye disekine. Çavderên siyasî jî radgînin ku ji ber pêvajoyê civîna NATOyê di rewşeka aram da derbas bû. Rojnamevan Kemal Avcı jî dide zanin ku Tirkiye êdî pêdiviye ku vê mesela Kurd çareser bike. NATO zirvesinde başta Avrupa ve Amerika olmak üzere Dilutkeya NATO'ya da Amerika ve Avrupa roleke sereke dikşinin. Eva du roje emlayan kare ve eki dibinin. Türkiye ve xudanı male kareki baş bikeji li velatên NATO'ya pirskereke navxeyi zêde heznakin. Ji ber vî jê heke Türkiye divê civîne da hinde evlekarî û parastinê giringiyê bide çareserkirina pirskereka Kurd, ez bawerim de rolê wî zêdetir be. Naheke vê yekê paşkû bike de ev pirskerek dîsa rê li bi Tirkiye bigire. Civîna NATOyê dawî bû, lê li gor pisporan wisa dixuye ku encamê ku derket holê di rojên pêşiya me da wê him şikil bide dewletên NATOyê û him jî yên dinyayê. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. لە میانەی لووتکەی ناتۆ کە لە ئەنکەرە بەڕێوەچوو هەواڵی دەستگیرکردنی سەدان کەس لەو شارە و دەوروبەری بڵاوکرایەوە لەوانە سیاسەتمەداران و بەرپرسانی حکوومەت و هەروەها چالاکوانان و ڕۆژنامەنووسان. ئەمەش لە کاتێکایە کە بەرپرسانی تورکیا لووتکەکەیان بە سەرکەوتنێک ناوبردووە کە ڕۆڵ و توانای وڵاتەکە بۆ میێوانداریکردنی بۆنەیەکی گەورەی نێودەوڵەتی پیشان دەدا. بەڵام ڕەخنەگرانی حکوومەت نیگەرانن سەبارەت بە دۆخی ئازادی مەدەنیەکان و ئازادی ڕادربرین لە وڵاتە دەچینە ئەنکەرە. پەیامنێر ئەیوب دەمیر زانیاری زیاترمان دەداتێت سەبارەت بەم پرسە. ئەیوب، ئەم دەستگیرکردانە چ کاریگەریەکان لەسەر تورکیا هەبووە؟ بەرپرسانی حکوومەت و ئۆپۆزیسیۆن چۆن هەڵسەنگاندن بۆ ڕووداوەکان دەکەن لە دوای ئەم لووتکەی ناتۆیە؟ بفرا راستی لوی دری وقتا کو لوتکا ناتای دست پی نکربو جی گلک آلوزی درکتن پیش یعنی حکومت ترکیه گلک کس دست سر کر چوسر مالوان هم کس کرم بنچاف یعنی رقم وان همامان نسلی کی دسلو پنجی سیست کس تندیار کرن ده هلادن دا جی ببینه وی یعنی دناب
روشه انقره داجی روشه کا آلوز دکارم بجم درکت سدم چی بو یعنی جبو اولکاری و پاراستنه زده برگری هاتبون گرتن د نافگل داجی به نوی سدما عجزی درکت ولی جبر ویجی اپوزیسیون ترکیه راگهاند کو یعنی پروان امبیجن دم پارتی CHP partiya baş و partiyen dinci diyar kırın ku bele rastelle Türkiye NATO lütke NATO civina NATO bela çebi problemi ne le pedivini ne ku Türkiye hükümeta Türkiye gelle Türkiye aciz ki anji aftıştana oqas zor uzaktan servan da bine zedetir vata ku amdidin berçab opozisyon rahnevi le serve deri bu dehil adın da jibe ve nevi opozisyon da aliyedin da jide beje ku Erdoğan anji hükümeta Erdoğan zede قیمت زیده بالک زیده داسر ناتوی ارجی او قصه جنین هذا بيجن باشا ايوب درابورتا خوجي تبحث ويا كي كرت غريدانا برزغريكا كرد ويا كي قالك بسبورت بيجن كو دفي برزغريكا كرد لتركيا ورا شهر سركرن حتى كو ارامي لهرمي ورا بيدا كرن قالوا ديفان نقاش وجفينين لوتكيا ناتو دا برزغريكا كرد براستي هات نقاش كرن سیروان آراستی نهات نقاش کردن لی امریکانın کو akaftin Erdoğan da ev mesele bir şekilde din derket oluyor. Çi bu mesele Erdoğan da kısa yani xoye NATO'ya da ser terörizmi ravestiya. Vata ku Erdoğan beje terörizm anji be terör kırna Türkiye anji avtıştana be nevi mesela Kürt dertke ve peş. Devi vari daji be nevi yani çavim Kurdan jinde ser ve deri bu. Gelo devi zirve da anji be lütke da jibo Kurdan ve tişek be gotun ne gotun vana rasti Kürt çavre de kırın. Li aliyedin de emtkarın bejin ku yani gelek kesan raci mıkasekir av çı da fikrevan او دویژن کو ترکیه راستی دوی دری دا تشتکی باش پک انیه جبو ناتوی لی هکی ترکیه دستی بهز درکه و مثلا کرد پاشکوه بکی انجی اوی و مسئله هیچ نده پیشی آخوا چاره سر نکه جبو ترکیه روژن پیشی آمده جه ودی سابه بر پرسکری که کامزن یعنی دولت ناتو جدی بکو ایرو پشکری بگیره سوی پشکری جی دست برده یعنی کرد دویژن کو لازمه اف مسئله بشکل که ترکیه چاره سر ببه باشه ایو وکیدن نهاد کار بدستن ترک درکتن یعنی گلک درکتن دویژن دناوادی سرو کردوگان پسنی و ریخستنا و لودکه دان گلو دراگاندنا ترکیه د سروی کې ته ګوتن سرتشکی سرکفتی بو کیمانی هبون راگاندن شد بیجه Arasتی راگاندنا ترکیه به تواهی امریکارن بیجن کو مجاروان هری زده لسر و بابتی بو جوخه راگاندنا ترکیه سدان 19 زدهتر دبن پره دستلاتیه ده تواهی وان وقتا که تماشا دکن گلک ارینی نشاندان گلک تشتکی پسنین ترکیهدان هم دویواری دا سرکاتیا اردوغان گلک پسنوی در خستن پیش او داخویانی ترابش راستی چاپمنیا ترکیه برفره وشان انقدر دیار کرن سروی گلک شروع درکتن یعنی کسین شروع کار سرویا خبتین لیدالی ادن دا جنب جنیه کو چاپمنیا کو دبدن دست اپوزیسیون ده انجی باوی کی دجل تماشا دکن اوجی دبجن کو yani ev tiştana zedetir çevsandının Türkiye de sergele Türkiye'de xastan peş aliyedin da ji aliyen siyasi dahne ki rakhne wan hebudgotun dibejin ku yani lazım nine ku ev tiştana avqat zede batana mezin kirin بله پیامنری ما لأنقرة أيوب دمير قال لك سباس بوفان نوتشا وبيزانين انت بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لە پەراوێزی لوتکەی ناتۆ لە ئەنکەرە کۆبوونەوەی نێوان دانەڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ئەحمەد شەر سەرۆکی کاتی سووریا بەڕێوەچوو. کۆبوونەوەی کە دەتوانێت کاریگەری لەسەر داهاتوی ڕۆڵی سووریا لە هاوکێشە ناوچەیەکان و پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبێ. زانیاری زیاتر لەم راپۆرتەی ئیڤان حەسیب پێکەوە دەبینین. سەرۆکی دەمکیە سووریە ئەحمەد ئەلشەرع گەهشت پایتەختە تورکیە ئەنقەرە.
گۆلۆتکەیە ناتۆیە یا 36مین لورتێ لەدارخستن. li gorî agahiyan Elşerع dê li kêleka lotkeyê de bi çend serok û berpirsên welatên endamên NATOyê re di nav de serokê Amerîkayê Donald Trump jî hevdîtinan bike. Siyasetmedarê Kurd Mecdeldelî dibêje got piştî helweşandina rejîma Esed têkiliyên Ewropa û Amerîkayê bi Sûriyê re derbasî qonaxeke nû bûne. Got li ser bingeha entegrêkirina Sûriyê bi civaka navnetewî û li ser astin ewlehî, siyasî û aborî bi wê re bixebitin. مرو ليدنار وكي فكرنك سياسي امني اقتصادي بالي سوريا نو دي بيشتي هرفاندنا رجيم بشار الاسد ودرفتك قالك مظن هي سوري شراكتك هفبش افا بكي بسر برجواندي نخوا بفا دولتي هاني افا بكي جبو قالك دوسين هن سوري كارتي دبليزي وكي شرعي تيروري افا كرنا سوري ارامي بو روجلات نافين بتوایی. بری دو روزان سرکومار فرانسای امانوئل ماکرون سردانک دیروکی کر بو شامی و به هفتای خوی سوری احمد الشرع را جویا. درباره وکربونا ولاتن روج آوایی و امریکای بر به سوریه و سیاستمدار کرد احمد سلیمان دبیجه گو افتکلی لگوری برجواندین ولاتن روج آوایی تین و باندورا وی لسر کردن لسوریه ارینی به. هبونا وی دوان دوراد نامنج بو خاصة بتايبت انه إلو دولتي غربي امريكان لبش في حكومتين لسر هينجي دبن هناك دا خوازدن او دا انها ما وقت بيجي فكري اف اليكاري وبشجري غريدا يك باستقرار سوريا ودا آلية امنيده دو د مسئله گو چاوا کاری وقت بیجی حکومتک هفش خلق سوریا بگشتی ناف دی جی خو ببینه افتی کلی هبن باشتر جبو جبرگ اوانا اف هیزه ناف دولتی پرسا کردی لجموان د آلیه چارەسەریە د پشتگرنج بو وینا لیکولینر و شروفکار سیاسی شوان ابراهیم باور دکه گو سردانا سروک فرانسای بو سوریه برولا ولات وی یا دیروکی لهرم و گریداییه و بجداربونا الشرع دلوتکه ناتوی ده پشتگیری ولاتن روش آوایی جبو وی پشتراز دکه. سروک ماکرون هاتنای سوریا اکاره بدا آلیا لبناره فرانسا بخود خوازه و گره گورولک مظن بلیزت سوریا و لبنان ده اساسا فرنسية سوريا تشكر يعني باش ضربونا الشرع الهر كونغريكي الكودي بآناتو بأغير ناتو بأوجي نامايا كاج أو كاسن قد خوازن سوريا تلفيهافية كشيكي جو أمريكي وأوروبي بشتوان الشرعا لدويش سروك شرع جي قافنا بافجي أو شرطو مرجي واخل كبجيبي روزنامه‌وان دلخواز محمد گو سردان شاندن بیانی و برپرسن اوروپیین بو سوریه دخوناغا پشتی رژیما اسد دشوپاند دبیجه گو ولاتن روش آوایی پشگیری ددن الشرع و حکومت آوی پشتی گونیتا خواه یا و گوهرتنا سوریه بو هیزک آرام کر لروش هلاتا ناوین را گهاند. گمان دما کو رژیم اسد کرد و دما شرع درباسی شامی بو پیامک اوی هبو خصوصی که بیجه کو ایدی ولاتی من نماد به جهکش بو مترسیل سر ولاتین دفردور درست بکه اف پیاما پیشوازی که گلکی مزن جالی ولاتین نف دولتی و دی تایبت خواستن کو پیشگیری اوی بکن تا کو او پروژه کن ها کار پیدکی پاراستنا خاک سوریه پاراستنا ولاتین دفردور کو ایدی نماد مترسیل سر ولاتات چی به دخوازه و که بجه بکه بونا امریکا ولاتن روش آوایی جبو سوریه چافدرن سیاسی ویه که وکی قوناغ کنو دی تیکلیان دنافبرا هر دو آلیان ده دبینن. گوه ببه سدما زیدبونا فشارا نافنتوی لسر حکومت دمکیه سوریه جبو چاره سرکرنا پرسگریکن آزادی و مافن مروفان و کم نتویان لسوریه. ایوان حسیب دنگ امریکا قامشلو بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە.
باشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. گواستنەوەی تەرمی عەلی خامنەیی بۆ نەجەف بە ئامادەبوونی بەرپرسانی عێراقی و ئێرانی تەنیا بە ڕووداوێکی ئاینی دانانرێ، بەڵکو لە ڕوانگەی چاودێرانەوە پەیامێکی سیاسیشی سەبارەت بە کاریگەری ئێران لە عێراق هەڵدەگرێ. زانیاری زیاتر لەم راپۆرتەی هونەر ئەحمەدا دەبینین. لە ڕۆژی شەشەمی مەراسیمی بە خاکسپاردنیدا تەرمی خامنەیی گەیەنرایە شاری نەجەف. بەرپرسانی عێراق و ئێران لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی شارەکە ئامادە بوون. ئەوانەی چاودێری دۆخەکە دەکەن پێیان وایە بەدەر لەوەی کە نەجەف و کەربەلا وەکو دوو شوێن و جێگای پیرۆزی شیعەکان تەماشا دەکرێت. بەڵام پەیامە سیاسەکەی ئێران ئەوەیە کە پیشانی بدات ئەو هێشتا لە عێراق خاوەنی دەسەڵات و هێزی جەماوەریە. لە ڕاستیدا دۆخەکە گۆڕاوە و بەڕوونی کشانەوەی سیاسەتی ئێران بەرامبەر بە ئەمریکا لە عێراق دەبینرێ. ئەسڵان من پێم وانێ ئەو تابوتە هەر کەسی تابێت ئەو بخۆی قسێک ڕەگرێت لێیگەڕا تەنیا مەسجێک بوو ئەوێ بە ئەمریکا نا حەدی نییە بە ئەمریکا بڵێ من ماوەم ئەو ئەوێ بە دۆستەکانی خۆی بڵێ هێشتا من چووکە ئەمریکا ئەوەندا ساجد و بێعەقڵ نییە بە نمایشێکی وا بزانێ ئێران ماوەیان نەماوە نەخێرانان نەماوە بەرامبەر بە ئەمریکا. لە ڕووی سەربازیشەوە گروپە هاوپەیمانەکانی ئێران لە شەڕی 40 ڕۆژە بەشێک لە بنکە و بارەگاکانیان لە ناوچە سونیەکان چۆڵ کرد و چەندین بنکە و بارەگای دیکەشیان کرایە ئامانج. لەلایەکی دیکەوە حکوومەتەکەی زەیدی فشاری دەست پێ کردووە بۆ چەکداماڵینیان. ئەمەش هێندەی دیکە ئێرانی لە عێراق لاواز کردووە. لە ڕووی سەربازیەوە ئێران لاواز بووە، زۆریش لاواز بووە، باڵی ئێران دروستکراوی یعنی حەش شعبی بوو و لە ناو حەش شعبی چەند گروپێکی میلیشیاوی هەبوو کە ئەمانە کە سەر بە ئێران بوو مباشر لەگەڵ ئێرانە کاریان دەکرد ئەتوانم بڵێم بەدەر بوون لە قانون خاز لە قانون بەڵام ئەوانە ئیسە کپ کراون. حکوومەتی عێراق بۆ مەراسیمی تەرمی خامنەیی ئەم ڕۆی لە سەرانسەری وڵات کرد بە پشوو جگە لە هەرێمی کوردستان. 24 کاتژمێر دیاری کرا بۆ مەراسیمەکە پاش ئەوە تەرمی خامنەیی دەگەڕێنرێتەوە تاران. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر. بە خاکسپاردنی تەرمی خامنەیی لە عێراق کاردانەوەی لە هەرێمی کوردستان بە دوای خۆیدا هێناوە. چاودێران دەڵێن مەراسیمەکە پەیامی سیاسی لە پشتەوەیە و ئێران هەوڵدەدا هەژمۆنی خۆی لە عێراق بەردەوامی پێ بدا. بەڵام هەوڵەکانی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق وا نیشان دەدا کە دەیەوێت ڕێگری لە هەوڵەکانی ئێران بکات و ڕێگری لە دەسوەردانی زیاتری تاران بکات لە عێراق. سنوور کەریم پەیامنێرمان لەگەڵە بۆ زانیاری لەسەر کاردانەوەکان. سنوور، کاردانەوەکان لە بەرامبەر بە خاکسپاردنی خامنەیی چی بوون لە هەرێم و ئەگەر لە عێراقیش هەیە کاردانەوە؟ رابری روحی که اقام بینده کربلا جدوای تجاری تجارنجای کربلا و بریاره هم صوت قائد مراسی او مراسی مديره بجنبيه مجلس کربلا بالمديره كنيان لمجلس جانب كنيان لا تاري مجلس 1 مليون في امر فرمتان حكومه البتا 1 مليون 600,000 هاولاتي عراقي جار ايراني تجاري مراسی مكان كردوا أمور جامعي. أجل إني كنت دعوة كان هريني كردستان بعدين هلا هريني كردستان جيرد لا ميجراني لا سواء مراسي مكا لا هر لحد مراسي مكا لا بريت كانوا عمل كنيا لساتين إنت تجيني جامعة بس كان سياسي دوري إيران كان هذا عراق تحسين كاريجري أولاده
لەسەر عێراق وڵایە و باڵادرسا و دەتوانێت لەسەر کاریگەری لەسەر دۆخی سیاسی سەربازی لە عێراق. بەڵێ سنوور بداخەوە دەنگێتە خراپ بوو دەنگ باش نایە لێ بە هەر حاڵ هەول دەکەم هەوڵ بدەم هەویدارم بۆ دەنگ باشتر ببە ئەف هەولدانên علی زەیدی سەرۆکوەزیر عێراقی لە هەرێما کوردستانی و لە عێراق وەکو ئەم بێژن هەولێک دیار دەبەش بۆ دەستبڕینە ڕۆڵە ئیرانی عێراقی دە سنوور ئەگەر دەنگێ متێتە چما ئەڤ یەک لە عێراقی ولۆ تێدیتن دیارە سنوور دەنگێ من هاتە یاننا سنوور ئەگەر دەنگەکە دووبارە پەیوەندیەکە هەیە دەمانەوێت ئەوە بپرسین سنوور بۆچی وا لێک دەدرێت دیارە سیروان پەیوەندیەکەمان نەماوە پەیوەندیەکەمان لەگەڵانیە چی دیکە لێ بابەتەکە گەلێکی گرینگە بەفرا و ئەمێجارێک دن لێڤەگەم هەلبەت هەگەر نە ئیرۆ بژی درۆژێن پێش دەشبەرگ و هەر کەس دەبێژە دەمەکێ دەگۆ عێراق vêk ev کەمپێنا دژی کەندەلیە دەست پێ کریە نها ئیران دخوازە حتا بجەنەزەیە خەکسپاردنە ڕێبەرێ بلندیە بەرێ بەردەوام بێ لە بەهەژمۆنی خۆی و لە کاریگەری خۆی کە بڵێ هێشتا من خاوەنی عێراقم و قسەی ئەوەڵ و ئاخر دەکەن دیارە هەنێک عێراقیشی دەب دلێوانە بەڵێ ئەم نەهاژی دچن پایتەختە سووریە شامێ لێ دەکێت تاغەک هەیە ژێر دەبێژن تاغا زۆر ئاوا وەکو گۆ ناوژی پێشنیار دکە زۆراوا یەک ji mezintirîn taxên Kurdan e ku di sed sala borî de ne befra û ez bixwe navê zoravayê tê wataya ku bi zorê ava kiriye taxek gelekî mezin e û lê Şamê li paytexta Sûriye ez çend cara çûm serdana wê paytext yanî li cihekî çiyayî ye wekû hergav Kurd li cihê çiya hez dikin li wê dekê neb awayekî qanûnî ji ber ku gelek Kurdên ku ji em bêjin ji Kobanê û Cezîrê û Efrînê koçber dibûn چون وی دکی لور آواهی مال درست کردن لی نب آوایی کی قانونی بوش برولو نوی کردن زور آواج برگو خراد بو حکومت دهات خراد کرد واندی سجارک آواد کرد خراد بو حکومت و هات شکی بالکش براستی ام بله به هر حال امیوی راپورت تماشا بکن صدی صد لی بفراوای در هنر مجمر دبیجه کو سنور کریم جارک دن جسلیمانی تفلی مبویه سنور اگر دنگ متیتا پرسیارا ما درباره وی که بوکا چما بوچه او هولن علی زیدی سرۆکوەزیری عێراقی وەکی ڕۆلێک یان وەکو هەوڵدانێک ji بۆ دەستبڕینە ڕۆل و هەژەمونیا ئیرانê لە عێراقê تێدیتن سیروان دەنگ بەڵێ سیروان ببوورن دیارە دەنگ خراپ بوو وەکو باسم کرد دەمەوێت بە دوو زانیاری بەسیت دەست پێ بکەم ئەویشەوەیە کە دوای ئەوەی کە ئێوارەی ئەمڕۆ مەراسیمی ڕابەری ڕۆحی ئیسلامیەکان لە شیعەکان یاخود بڵێن لە عێراق کۆتایی هات وا بڕیارە بە چەند کاتژمێرێکی تر لە هەموو عێراق بە تەواوەتی مەراسیمەکە کۆتایی بێت زانیاری دوم ئەوەیە کە بەپێی زانیاری فەرمیەکانی حکوومەتی عێراقی تەنیا لە شاری نەجەف 1,300,000 عێراقی و ئێرانی بەشداری مەراسیمەکە بوون بە دڵنیاییەوە مەراسیمەکە کاردانەوەی زۆری لە هەرێمی کوردستان بە دوای خۆی داهێناوە بە جۆرێکە خەڵکی نیگەرانن پێیان وایە کە ئەمە پەیامی ئێرانیەکانە بە دەیانەوێت جگەلەوەی کە تەنیا مەراسیمەکە وەکو نەریتێکی دینی نییە بەڵکو کاریگەری و یاخود هەژزاڵکردنی هەژمونی ئێرانیەکانە لەسەر عێراق بەردەوامی و هەژمونە سەربازی و سیاسی و ئەمنیەکە لە ڕابردوودا ئێران لەسەر عێراقی بووە بۆیە بە جۆرێک لە جۆرەکان چاودێرانی سیاسی لە هەرێمی کوردستان ڕای گشتی شەقامی گشتی لە مەراسیمەکە نیگەرانن بڵێ سنوور ئەو پرسیارەی سیروان من جارێکی تر دووپاتێکەمەوە وا لێک دەدرێتەوە کەەوە دەوترێت کە هەوڵەکانی زەیدی بۆ ئەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکان دەستی ئێران لە عێراق کورت بکاتەوە بۆچی ئەم بۆچوونە هەیە؟
پرسگرێکیان تەکنیکی لە هەرێما کوردستان هەر بەردەوام بە هەر حال سنوور بەحساوەیەکی کرد و تشتێکی گرنگ بوو بڕۆینەوە سەر راپۆرتەکەی ئەم جارێک دێ بەگەرە سەر ڕاکێشتر بوو بەڵێ بڕاستی زۆراوا تشتێکی باڵکێشە ئەمێ هەرن هەفکارێمە لەوێ دەکێ ئەم جد کورد و راپۆرتێک تایبەت لەسەر تاغا زۆراوا لە شامێ تاغا کوردان شاندێ کام پاورە تەماشا بکەین. لە شامێ تاخەکە جیایی هەیە کۆ ناوێ وێ ڕاستەڕاست ڕاستیە ژیانە نیشتەجێ وێ vە دەبێژە ئەو تاخە زۆر ئاوایە ئانکۆ باژارێ کۆبزۆرێ و کەدا گران هاتیە ئاواگرن ساڵە حەیدەر کۆڕونشتوانێکیت ساڵە 1970 ji ber rewşa aboriya xirab ji herêma Cizîrê koçî Şamê kir. Ew wekî yek ji damîzrînerên serekî yên vê taxê tê naskirin. Salih ji bo me çîroka herî pêşîn avî kevirî radixeber çavan. Heştê çarê de miha çara xaneyê siyemîn ve ava kiriya. Durabada xanî nebûn. Ev derqela ji bûn ciya heywanata bûn tiştek li vir nebû. Yani zehmetiya gelekî hebû. Heta me ava kir. لازم ئێواری ئاواکری بانە سبیت تێدەبانێت نەتێدەبانە بەلەدی هات خرات کرد لازمە کەتبانەدا ناوێ زۆراوا شی هات ناوێ زۆراوانە تیجاوێنە تاعب بوو ینی فەقیری بوو ڕێ نەبوو تشتێک نەبوو ڕێ حەڕی بوو ینی حتا گوت شوبانە تەبلۆکە خبربانە سعادێکی تەبلۆکە دەبرێ زۆراوا زەحمەتی مەدیگی ناویکردنە زۆراوا tevî kopolitîkên rewxandinê yên şaredariyê berdewam dikirin. Lê Kurdên koçgundên bajarê cuda yên Rojavayê Kurdistanê berê xwedabûn Şamê li Zoravayê bingeheke civakî dîtin. Rehîme Mihemed ku di sala 1989 de hatiye taxê dîne ziman kotora piştgiriya civakî ya di navbera Kurdan de wisa kir ku ew qet hest bi xerîbiyê nekin. ئافتن نەبوو کە هەرەبەتن نەبوو مەگەلک عذاب تێدی مەگەلک قەحر تێدی بەس خۆشبووناوێ di کوردێمە تێدەبوون ئەهلێمە تێدەبوون ئەم حسیانە مگەش ئەهل و ناسن يعني ئەم هاتن زۆراوا من حسیان ئەنو ئەم لە غەریبین ئەبەدەن يعني مع ئەنو نە برا و نەخوا و نە دێل vê dekê bû بەس الحەمدلله يعني مەناس و ئەهلێ خوا دیتن bi cîrantiyê xwe bi başbûna wan bi dilê wan ser me dêşiya dilê me ser hevdû dêşiya Koçberbûna Kurdan ber bi paytextê ve ne tenêj bo dîtina derfetên kar bû. Lê wekî rûniştvanên taxê dibêjin ew encamên polîtîkên sîstematîk ên Partiya Baasê bûn ku herêma Cizîrê ji aliyê aborî û geşepeydanê ve piştguh dikir. وشغل نبو باران نبو موسم نبو كار نبو المنطقة ده وقوانين يعني قوانين جارسة المنطقة ده وندهت معامل بابن تشتي ولا بابن وشغل نبو أما جور وهاتنا شامي كار شامي هبو عاصمة وباجاري مظنه كار تيدا زحبو شامي ده كرديتي وعربيتي ولا ندخل بحكومة باجار مظنه îro zorava ku wekî wadî meşarî di nava pelên fermiyê hikûmetê de tên nasîn bûye herêmeke qelbalix û bi hezaran karker û xwendekarên Kurd dihewîne li gora amaran zêdetirî ji 150,000 kesî li vê taxê dimînin. Em vedgerin ba Salih yê kolkolanên asê yên taxê dinêre kolanên ku wî bi xwe parastina gevirên wan dikir. Tevî nebûna dibistan û nexweşxaneyan rûniştvanê zorava hîn jî li vir rûniştîne û nasnameya xwe ya çandî diparêzin. Ew nîşan didin ku keda şevên tariyên avakirinê bûye dîwarekî polat ku zorê li piştguhkirina Şamê dike û mafên hebûnê li dilê paytextê diparêze. Emced Kurdo dengê Amerîka taxa zorava li Şamê. سیروان هەموو جارێک لە کۆتایی بەرنامەکە بەشی جیهانی فوتباڵ بوو بەشی هەری خۆش بۆ من تشکەشت دەکرد ئەم جارە بەهۆی لووتکەی ناتۆ بێبەشمان کردی لە ئەو مافا بەڵام ئەمانەوێ قەینا بۆ چەند چرکێکیش بووە چرکێکی باسی فیفامان بۆ بکەین لێ سەدە مەگدێژی هەیە ئەو بەفراوکو ئیرۆ تێ یاریەن فیفاننە لێ سبە گێما یەکێش قۆناغا حیشتان دەست پێ دکە ئەوژی دناوبەرا مەغرب و فەرەنسا دەیە یاریەک گەلێکی خەڵک چاوەڕێ دکن هەلبەت سبە مێ جارەکە بحثاوي بكن ومجارك دين برنامج خويا تايبت وغيرين بين بيشبرين تماشاوارين دنگي امريكا زور باشا بینەرانی عزیز گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان سپاس بۆ پشتگیریتان و هیواداریم توانی بێتمان وێنەیەکی ڕوون لە گرنگترین هەواڵ و پێشهاتەکانی ئەم ڕۆمان پێشکەش کردبێتن تا بەرنامەی داهاتوو ماڵ ئاوا و ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازم. بمینن بخێر و خۆشێدە.